کاگۆشیار سلااوت لێبێ هەڵبەت دوێنێ لەگەڵ ڕاگەیاندنی وادەیەکی نوێ بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەشێکی زۆر لە حزبە سیاسیەکان لە ڕێگەی ڕاگەیاندرا و بەیاننامەوە پێشوازیان لە وادە نوێ کرد. پرسیارەکە لێردا ئەوەیە کە دیاریکردنی وادەیە پێنجەمین جارەکە بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان دیاری دەکرێت. ئەو حیزبولانە سیاسیانە کێن کە لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردنین لە ڕابردوودا و ئاماژەم پێکردەمە پێنجەمین جارەکە ئەم وادەیە دیاری دەکرێت و بۆ چوونی جەنابتان ئەم وادەی کە دیاری کراوە دواوادە دەبێت واتە چاوەڕوانی وادەی شەشەم ناکەن و نەکەین. خۆی ڕاستیەکەی دیاریکردنی ئەو وادەیە بە ئیتیفاقی بینی پارتی و یەکێتی بووە و هەموو ئەو وادانی پێشووتریژیانی ئەو چوار مەرسومەی کە پێشتر دەرکراون بەمەی ئەخیریشەوە پارتی و یەکێتی ئیتیفاقیان لەسەر کردووە هەموو جارێک هەروەکو چۆن بەیەکەوە ئیتیفاقیان لەسەر هەڵۆشان با بڵێن درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان کرد هەروەکو چۆن بەیەکەوە بۆ ماوەی زیاتر لە 2 ساڵ لە کابینە و دەسەڵاتێکی ناشەرعی کە هیچ جۆرە کەڤەرێکی بتمانی دەنجی دەنگدەرانی نەبوو ئاخر جار 2010 هەڵبژاردن کراوە ئێستا ئەگەر بیانەوێت لە کۆتایی 2024 یان لە کۆتاییەکان لە مانجیدا لە 20 بکرێ پیان وایە ئیشێکی زۆر گەورەیان کردووە ئەوەی کە بڕیارەدا لەوەی کە هەڵبژاردن لەم هەرێمەیە بکرێ پارتی و یەکێتی دەسەڵاتە خۆی لە هەموو دنیادا بۆچی دەگوترێت دەسەڵاتە دیموکراتیەکان و دەسەڵاتە دیکتاتۆریەکان دەسەڵاتی دیکتاتۆری عادەتەن یان ڕێگە نادا بە هەڵبژاردن یان هەڵبژاردنێکی مزەیەف دەکات یان هەڵبژاردنێکی پڕ لە ساختەکاری دەکات دەسەڵاتی پارتی و یەکێتی لە قوڵایی خۆیاندا جۆرێ لە دیکتاتۆریەت و جۆرێ لە فاشێتی تێدایە کە لە 92 تا ئێستا دژی هەڵبژاردن بوون یعنی لە 92 تا ئێستا هیچ کاتێک بەویستی خۆیان هەڵبژاردنیان نەکردووە دەمێنێتەوە حیزبەکانی تریە یعنی دەسەڵاتێکیان نییە هەڵبژاردنیان نەوێت چونکە مەساحیان نەماوە یعنی بە تایبەتی مەبەستم ئەو حیزبانەیە کە لە حکوومەت دانین ئەو حیزبانن کە با بڵێن پەرلەمانیان هەبوو ئێستا پەرلەمان داخراوە مەبەستیانە هەڵبژاردن بکرێت ئیسلامیەکانەوەی نوێ ئەو هێزە تازانی کە تازە هاتوونەتە سەر ساحەکە بەرەی گەل بڕوتی هەڵوێست هەمووانە دەیانوێت هەڵبژاردن بکرێت بەڵام فشارێکی ڕاستەقینەی ئەو تۆ نییە کە پارتی و یەکێتی ناچار بکە بە تایبەتی ئێستاش کە دەیکەن بە دوو زۆر فشار دەیکەن فشارێکیانەوەیە کە مجتەمەعی دەولی زەختێکی زۆری لەسەر دروستکردوون فشارێک تریشەوەیە کە هەستەکەن ئەو چوارچێوە قانونی ئەو چوارچێوەی کە پێوتری ئەو کیانە دەستوریەی هەرێم ئەگەر شەرعیەتی حکوومەت و شەرعیەتی با بڵێن نیابی و پەرلەمانەکەی تازە نەبێتەوە ڕەنگە ئەو مۆدێلە لە دوو زۆنی و ئەو مۆدێلە لە چەتەیی و ئەو مۆدێلە لە گەندەڵی و هەموو ئانیان لێ تێک بچێ بۆیە دەیکەن بەڕاستی و تۆ دیقەتیش بدە کە هیچ هەڵبژاردنێک نییە خروقات نەکەن پێش هەڵبژاردن خروقات نەکەن لە ساتی هەڵبژاردنە و خروقات نەکەن لە دوای هەڵبژاردنە بەسم لە ژمارنی دەنگەکانە ئەگەر لێم دەپرسی ئایا ئەمە دواوادەیە هیچ زمانێک نییە بەوەی کە دواوادە بێ ڕەنگە بارودۆخێک بێتە پێشەوە دیسانەوە ڕێگری بۆ دروستکەن چونکە وەکوتم یەکێتی و پارتی نانێ هەڵبژاردن بکرێن پارتی کوێخای مطلقی ژێردەسەڵاتی خۆیەتی یەکێتی کوێخای مطلقی ژێردەسەڵاتی خۆیەتی و بە ئارەزوی خۆیان ئەوەی لەسەر زەوی و لە ژێر زەوی و لە هەوای ئەم وڵاتیانە بێ بۆ خۆیان یەبن بۆ خێزانە سیاسیەکانی یەبن منەتیشیان بە هەڵبژاردننی ئەگەر لەو ڕۆ ناچار نەکرێن کە مۆم باسکردن سەبارەت بە ئەو وادەی کە هەڵبژاردننی پەرلەمانی تێدا دیاری کراوە دەکەوێتە 20 تشرینی یەکەمەوە 20 دی ئەمساڵ دوێنێ لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا لە دوای کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی وتێبێژی یەکێتی ڕای دەگەێنێ کە سەبارەت بە دیاریکردنی ئەو وادەیە ئەمە باسی 16 ئۆکتۆبەر کرا کە داستانی پردێ بە داستانی ڕاکردنی پارتی ناو دەبات لە کۆمەڵێک شوێندا بۆچی وادە و ڕۆژەکان دەکرێتە ناکۆکی بینی لایەنە سیاسیەکان و میزاجی هاوڵاتیانی پێدەشێوێنرێن ئەم وادەیە کاریگەری لەسەرەوە دەبێت کە یەکێتی توانم بڵێم ئەگەری ئەوەی هەبێت بایکۆتی هەڵبژاردن کە هاوشێوەی دیاریکردنی وادەی چوارەمی پەرلەمانی کوردستان کە پارتی بایکۆتی هەڵبژاردننی کرد خۆی 16 ئۆکتۆبەر و ڕووداوەکانی هەمویان بەرەنجامی ڕفراندۆمن و ڕفراندۆمیش حەقە لە وتەبێژی یەکێتی بپرسن چێ ڕۆژی ڕفراندۆمی دیاری کردو و ڕفراندۆم ئایا پارتی بەتەنها کردی یاخود یەکێتیش کردی یعنی ئەم ڕووداوانە لای من زنجیرەیەکی پێکەوە گرێدراون ئەگەر لە منە پرسی شکستی ڕفراندۆم چێ لێ بەرپرسیار بوو پلەکەم پارتی و یەکێتی شکستی یان با بڵێن ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر چێ لێ بەرپرسیار بوو هەڵبەتە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دوو دیوە دیویچیانەوەیە کە چەند گەنجێکی کوردیان بە خۆڕایی
کرد بە قوربانی لەوەیە تاوانبارن هەردوو لایەن پارتی شوێشێتیش لەوەشە کە منیان هێش خوێنێکی زۆر بڕێژر هەر کەسێک ڕێگری لەوە کردێ من دەستخۆشی لە یەکەم ینی چکۆ کاتە جۆرێک بوو لە هین جۆرێک بوو لە مزایدەیەکی حیزبی و بۆ پارتیش دەویست شتێکی دەست پێ بڵێ وڵا ڕفراندۆمەکە بۆ شکسێنە خۆگەرنا 24 ساعتێنە پەڕی بوو کە کاک مەسعود وتی پەشیمانم لە ڕفراندۆمەکە بەرحاڵ ئەم مێژووە مێژووی یەکێتی و پارتیە خەڵکی تر لێ بەرپرسیار نیە تەنانەت مێژووی خەڵکی کوردستانیش نییە مێژووی پارتی و یەکێتی و شکستەکانیانە لە ڕفراندۆمەوە تاگاتە 16 ئۆکتۆبر و ڕۆژەکانی دوای ئەوەش باشە ئەمە خاڵێک خاڵێکی تر من نەزانم کە پارتی تەوقیتەکان سیاسی هەڵەبژێری و بانقەسیش هەڵیان نەبژێرێت نی وەختی خۆشی حەڤەی شوباتی دانابوو بۆ ڕۆژی واژۆکردنی اتفاقی بینی گۆڕان و پارتی ئەم جارەش 20 ئۆکتۆبری بانقەس داناوە گوایە ئەوەی کە لێناوە داستانی پردێکە لە ڕاستیدا بە فیعلی داستان نییە شکستە ڕاکردنە جۆرێکە لە مزایدەکردن جۆرێکە لە ئەو باڵۆن و فوتیەکردنە ئەوەی کە هەمیشە ینی زیاتر لە 40-50 ساڵ 6 ساڵە سوزانم کۆمەڵگەی کوردستانی پێ دەخەڵەتێن و بەهۆی ئەو دروشم بازیە و ئەم شیعاربازیەشەوە خۆیان بوون بە مەڵتی ملیاردێری دۆلار سوزانم ینی خەریکی کۆکردنەوەی سەرۆت و سامانی زۆرن بۆ خۆیان و خەڵکەکەشیانی کردو ئەزانی ئەمە شتێک بڵم ئەم ململانەی کە لە ئێستاوە بە تایبەتی لە کۆنگرە ڕۆژنامانەکەی وتەبێژەکەی شێتی و خوێنیتەوە کە پێدەچێت هەر لە ئێستاوە حملەی انتخابی لە دژیەکتری دەست پێ بکەن ئەمە پێویستە ئیدی وەرەقەیەکی سوتاو بێ لە لای یعنی با بڵێن فیلمێکی کەشف بێت سیناریۆی دەستێکی کەشف بێت ئەم یاریە کە پارتیویشێتی هەموو جارێگەی کەن جاران مانجێک پێش انتخاباتیان کرد ئێستا بڕێڕێنداوە 3-4 مانگ پێش انتخابات بیکەن 3-4 مانگ پێش انتخابات مانجێک پێش انتخابات هیچ نامێنێ لە دژیەکتری نێڵێن دواتر بۆ 4 ساڵوا باوەشەکەن بە یەکدا هیچ کێشێکیان نامێنێ سارت و دیقەتی یەکشت بدە ینی من بەراوردکاریێک بۆ بەڕێز دەکەم لە ڕێی جەنابی شتۆ بۆ بینەرەکانتان بەحسا پارتی وێشێتی دایمە دژی یەکتری قساکەن و تەبێژی یەشێتی باسی سیوێکی ئابەکە و ئەوان باسی 16 ئۆکتۆبر کەچی کاک مەسعود و کاک قوبات نوکتە بۆ یەکەکەن وانە هیچ مو بەنایەت بە بینیانەوە ناچێ لە حکوومەتەوە باوەشیاندا کردو بە یەکە مەگەر ینی هینە هەولێری دەڵێن بوون بە قیر و بنیشت بێکەوە نووساون بەبەستمەوەیە کە خەڵک پێویستە لەم یاریە وریابێ و من دڵنیام لەوەی کە لە ئێستاوە ئەشی بینی ڕۆژانی داهاتوو دەستەکەن بە حەملە دژی یەکتری بۆچی بۆ ئەوەی جارێکی تر دەنگ بەدەست بێننەوە قاعیدەی خۆیان بخەڵەتێننەوە ئەوەی کە هێشتا ئەتوانن بیخەڵەتێنن بۆ ئەوەی 4 ساڵی تر سوزانم باوەش بکەنەوە بە یەکە دیسانەوە هەڵبژاردن دوا بخەنەوە ئەوەی کە پیانەکرێت دژی ئەم میلەتە بیکەن لەبەرەوە من بۆ خۆم پێم وایە پێویستە ئێستا خەڵک زۆر لەوە هۆشیارتر بێ بۆی کە جارێکی تر بە هەمان ئەو سیناریوانەی کە لە ساڵانی ڕابردوو دەیانگوت وڵا گەرم دەبین و دواتر سار دەبینەوە و سەرۆکی پەرلەمانی پێشوو دەیگوت ئەمە لە حملەی انتخابی ئەوتومانە و ئێوە ناتوانن ئێمە ڕاشێشن بۆ ئەم شەڕە و ئێمە و پارتی موناچێ ببینمانەوەی لاخری بەبەستمەوەیە کە کەشفە یعنی یاریەکی کەشفەلانی کەم لای ئێمەمانان کەشفە هیوادارم میدیاش ڕۆڵی هەبێ بۆی کە بەگشتی لای خەڵک کەشف بێ هەموو قسەکانمان سەبارەت بە ئەو بوو کە لە ئەگەری ئەنجامدانی هەڵبژاردن بێت ئەگەر بێت و هەڵبژاردن ئەنجام بدرێ ئەم دۆخی ئێستا کە هەیە بە موچەی خۆران و لە ڕووی دارایی و سیاسی و کۆمەڵایەتی و ئەومنی و هەموو ئەم دۆخانی کە ئەمڕۆ بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە لە ڕووی پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ بەختاشەوە هەڵبژاردن دەتوانێت گۆڕانکاری بە تەواوەتی لەم قۆناغی ئێستای هەرێمی کوردستاندا بکات ئەزانی هەڵبژاردن خۆی من هەمیشە وتومە ینی خراپترین هەڵبژاردن پێ لە ئەنجامدانی هەڵبژاردن باشترە خۆم ینی چکە پێم وایە دیموکراسی ممارەسەیە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی هەرێمی کوردستان و عێراق بە تایبەتی لەگەڵ هەڵبژاردن و سندوقی دەنگدان و ئەم پرۆسە دیموکراسیە هەژارە زۆر بۆیە پێویستی بە ممارەسەی زۆرتر هەیە بەڵام پرسیارەکەت وردە بە تایبەت لە پێوەست بۆی ئەم جارە هەڵبژاردن فەرقی هەیە لەگەڵ جارەکانی تر ئەم جارە هەڵبژاردن لە دۆخی کاکرێک کە نەوتیان بەدەستەوە نەماوە کە خەریکە داهاتی ناوخۆیان لەژێر دەرهێنرێ نەک کۆت ئەبێ ژمارەی لیستی موچەی فەرمانبەران بنێرن بۆی کە موچە بدرێ تەوتین و جێگیرکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ئاسی نیشتیمانیدا بەڕێوەیە خەڵک هەستەکەم جۆرێ لە بێمنەتی زیاتری بەدەستەوەی تەنانەت یەکێتی و پارتی پێشتر ئەوانە باسی ئەویانە کرد کە عێراق تەلاقە دەن و هەریەکان باسی ئەویانە کرد کە ئەوان زیاتر با بڵێن دوورەکەونەوە لە عێراق ئێستا هەردوو لایەن شانازی بۆ دەکەن کە عیلاقیان لەگەڵ هێزە عێراقیەکان هەیە و پێشم وایە ئەگەر هاوچ با بڵێن ریزبەندی هێزەکانیش بە تەواوەتی نەگۆڕێ هێزی نوێ دێنە سەر ساحە طبعاً کاڵم هێزی نوێ دێنە سەر ساحە لای من سەرکەوتنی هێزەکان نسبیە
ئەگەر هەر لیستێک کە بەشدارێکە یەک کورسیش بێنێ بە لیستی براوی هەڵبژاردن ناسراوە ئەگەر یەک کورسی بێنێ ڕەنگە لە کورسێک ڕازی نەبێت دوو کورسی سێ کورسی چوار کورسی بەڵام ئەم با بڵین مەساحەیە بگۆڕدرێ و بە تایبەتیش کە کورسی کۆتاکان نسبەتێکی لێکم کراوەتەوە ژماری پەرلەمانتار پەرلەمان با بڵین بۆ بە 100 کورسی من تەسەوور دەکەم پەرلەمانی داهاتوو ئاکتیڤترە بێت چونکە پەرلەمانی پێشووی خولینۆ خراپترین پەرلەمان بوو لە مێژووی پەرلەمانی کوردستانە هیچ پەرلەمانێک بەقەدەر ئەم پەرلەمانە خراپ نەبوو بە دەلیلی ئەوەش ئەوەندە بە نایاسایی و ئەوەندە بە نەزانی وادەیان درێژ کردەوە و بارودۆخەکەیان بەوە گەیاند کە لەلایەن دادگای فدرالیەوە پەرلەمان هەڵبۆشێنرێت کە ئەوە خۆی من تەسەوور دەکەم فەزیحەی هەرە گەورەی حکومڕانیە لە ساڵانی ڕابردوودا.